حیا و ئابروو قەترەیەکە کە تکا ناگەڕێتەوە. عەبدولەتیف حیا و ئابرووی چووە، کەرامەتی شکاوە، ڕسوا بووە لە ناو کۆمەلگایە. سەرەتا دەیوت دەنگێکە دەنگی زیرەکی دەستکردە، ئینکاریە کرد، هەر هەموو خەڵکە گەوادەکەی پشتیشی بەرگریان لێ کرد. ئێستا هاتووە لەگەڵ باوکی کچەکە قسەکە، لەگەڵ کچەکە قسەکە، واتە لەگەڵ باوکی زیرەکی دەستکردا. ئەمە دووبارە حیاچوونێکی زیاترە. ئەمە ئیسپاتی کرد کە لە ئەوڵەوە درۆیە کرد، حتا قورعانی خوار بە درۆ باشە ئەیوت زیرەکی دەستکردە. ئەم پیاوە ئابروو حیای چووە، ئێوێ ئابروو حیا خۆی کۆکاتەوە لە کاتێکدا زیاتر ئابروو حیا خۆی برد بەم دەنگەی کە بڵاو بووەتەوە، کە خۆی بڵاوی کردوێتەوە. دیارە هەڕەشەژەکە ئەمە لە ناو ئەم دەنگا ئاوا هەڕەشەکە ئەبێ لە دواوە چۆن هەڕەشە لە خەڵکی تر بکە. بۆیە ئەوانەی بەرگری لە عەبدولەتیف بکەن لەم پیاوە خوێڕیترن، لەم پیاوە گەواترن، چونکە ئەمە ئەوێت بە ئاشکرا بەبەر چاوی هەمووتانەوە سوێندی خواروتی ئەمە زیرەکی دەستکردە. ئێستا هاتووە لەگەڵ باوکەکە قساکە ئەڵێ باندە و ئەڵێ کچەکە هاوکاریم کردووی بە ئاشکراتر شتەکە یانی کەس ناتوانێت ئینکاری لێکە. بەڵام ئەم مەقسەدی لێرە چییە؟ مەقسەدی لێرە بەس ئەوەیە کە بڵێ باندەکە تیرۆریستن یاخو باندەکە داعشن یاخو بڵێ یاخی داعشە. من بەرگری لە یاخی ناکەم، خۆتان نەزانن زۆر بەرکەوتنم بەرکەوتووە، بەڵام مرۆڤێکی ڕاستگۆیە، ئینسان کە ڕاستگۆ بوو ئەبێ بڵێ ڕاستگۆیە، چەند دووریش بی لێیەوە، چەند پێچەوانەی بیرکردنەوەی بوو، لە هەرچەند لە ئێستاە هەردووکمان مسلمانین. بەڵام یاخی ئەکەر داعش بێ لە ئەوروپایە یەک دەقە ئەیگرن بۆ ئەوەی کە درۆ نەکەن بەدەم ئەم کوڕەوە. ئەم کوڕە هەموو ژیانی خۆی بۆ بەرژە بۆ لە پێناو دینەکە بەکارێنێت، بەڵام ئێوە دینەکە بەکارێن لە پێناو بەرجەوەندی خۆتانە. جیاوازی ئێوە یاخی ئەوەیە، ئێوە درۆزن و ساختەچین، مسلمانێکی ساختەچی و درۆزن، یاخی مسلمانێکی ڕازگۆیە. بۆیە هەر بەو گەنجێشەوە بەو کەم زانیاریەوە کە لە دین ئاەتی قۆندەرەکانی لە هەزار سەلەفی و باڵەکە عەبدولەتیف هەیەنێ. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.